یەکێتر لە هۆکارەکان بەهۆی دوو لە ڕیبەڕێستان ژنی دەمەوەر یاخود پیاوی قسە ڕق قسە ناخۆش، یعنی ژن و پیاو هەیە بێنە ماڵەکەت ئەدەن لە ناو دڵتە، ئەم بەحسا بۆ میوانی هاتووە. کوردوەتەنی جەرگت ئەبڕن، دڵت بریندار دەکەن، ئەم جۆرە مرۆڤانە ناچارە بیلیان دوورکەویتەوە. وەڵام من قسەم حەقە، قسەم بەرەو ڕووە. تۆ ئەم منە فاشلی، ئەو کەسێکە قسەی بەرەو ڕووە فاشلتری مرۆڤە، چونکە کەس حەزی پێی نییە، کەس خۆشی ناوێ، چونکە هەرچی بەدەمیا بێ نایکۆڵێنەوەی تەقەینێ وەک مناڵ. وەڵام قسەم بەرەو ڕووە، ماشەڵڵات قەت لێ نەبێ، دڵی هەزارەها کەست ئێشاندووە. بەخوا منە دوسێ دەقە تۆڕابم، دوسێ دەقە کەمە؟ جاخۆ دوسێ دەقە گەر کابرێت فەنگی بەرێ لانێ 100 نەفەر بکوژێ، دوسێ دەقە کەمە؟ خۆ بە دوسێ دەقە دوای 15-20 ڕۆمانە فڕێدی بۆ ناو جەماعەتی خەڵک، بۆی دوسێ دەقە کەم نییە. مەدحی خۆم نەکە بڵێ من دوسێ دەقە تۆڕابم. دێتە ماڵەکەت تەماشا دەکەی بە شێوەیەکە دڵت بریندار دەکات، بێتاقەتت دەکات، قسەی ناخۆش بەرامبەر دەکات، محاسبەت دەکات، ئەتشکێنێتەوە. تەماشا دەکەی یەک ئافرەتێکە چەندەها خوشک و برا و بنەماڵەی لێ کردووە، یەکاکیان لێتە ترسم ناوێرم بێ ماڵەکەت، حەز ناکەم هەموو شۆم بکەی، چونکە دیتە ماڵەکەم دڵم خۆش ناکەی. پیاو هەیە، ژن هەیە، بێتە هەر ماڵێکەوە کە ڕۆیشتن ئاژاوی لە ماڵا دروستە بێ. نەتان بینیوە؟ خوا نمونەیان زۆر نەکە. دێتە ماڵەکەت یا ژنەکە هارەکە یا پیاوەکە یا هەردووکیان، دوای ئەوە شەڕ و ئاژاوەیە. ئەمە هات دووسێ قسەی کرد و ڕێشت ڕێک ڕۆیشت، ئەمە جاری دووەم و سێمی خۆتی لێبشاریتەوە، هیچ حەلێتر نییە. ئەبێ ڕووی پێ نەدەی، ناچاری، چونکە لەگەڵ خێزانەکە تا کێشت بۆ دروستەکە، عیبتان نییە. وەڵڵی خەڵکی وایە لێ لەگەڵ خێزانەکەما بینمان خۆش بۆ قسەی خۆشمان گوردان لە دەرگا پێکەنین و قسەی خۆش، میوانێکمان هاتووە هەنێ قسەی کردووە، دوای من و خێزانم خەریک و لێک جابینەوە، ئەوە کێشەمان بۆ دروست بووە، هیچ پەیوەندی بە ئێمەشۆ نەبوو. ئەم جۆرە مرۆڤانە ئەگەر ژنەکە دوایە گلەی لە خەڵک مەکە، ئەگەر خۆت قسەت ڕق و ناخۆش و ئەدی لە دڵی خەڵک گلەیی لەوە مەکە، خەڵکی هاموشۆت ناکە یا خەڵکی ڕێزە لێ ناگرێت بە پێی پێویست، چونکە خۆت ڕێزە لە خەڵکی نەگرتووە، چونکە خۆت ئاژاوە چیت. کەواتە ئەگەداری خۆمان بین. والله خوای گەورە ئینسانی مفسید و ئاژاوچی خۆش ناوێت، والله لا يحب المفسدين. خوای گەورە خۆی دەفەرمی ئینسانی ئاژاوچیم خۆش ناوێت. ئەڕۆیتە ماڵێک ڕێزی بەرامبەر بگرە، بۆیە بەهۆی هەندێک ژنی دەمەوەرە دوو لە ڕێبەڕێستان، یا بەهۆی هەندێک پیاوی قسە ناخۆش و ژن کە قسەیان ناخۆشە، ئەو کاتە خزمایەتی و سیلەی ڕەحم قەتع ئەبێ و کەم ئەبێتەوە. هەمومان ئەو جۆرە مرۆڤانەمان بینێ، خوا نمونەیان زۆر نەکات.